ئەمە گوڵە نیشانەی بەهارە، نیشانەی هاتنی بەهارە. لە هەمان کاتیشا ئێمە بەرەو بەهار ئەڕۆین و کۆتایی زستانە. ئیترمە ئومێدێکی و دڵنیایەکی جوانی خوای گەورەیە کە بە ئێمە بەخشێت کە هێشتا خوای گەورە ناهومێد نییە لە مرۆڤایەتی و لە بەشەریەت لە هەموو کات و ساتێکە ئەتوانێت جوانیەکان و میهرەبانی و سۆزیەکەی خۆی دابارێنە بەسەر خەڵکە. گوڵە گوڵی چییە؟ ئەم گوڵە گوڵی قەیسیە و گوڵی هەڵوژە. بەم ڕێگای ڕۆشتم لێم کرۆ کە چوین بە سەر کەشەکەی ئەزمەر. کەشێکی جوانە بەڕاستی، وا لێکا دەروون ئاوێزان بێتەوە بە سۆز و خۆشەویستی و ئینتیما بۆ نیشتیمان کە هەموو کاتێک گۆیژە نیشانەی پێکەوە ژیان و خۆشەویستی و خۆشویستنی گەل و خاکە. هەموو ساڵەکە بەفر دەبارەت دێنە گۆیژە؟ بەڵێ بێگومان، بەڵێ بێگومان ئەوە زیندووبوونەوەیەکی مرۆڤایەتیە سەر لە نوێ. باشە، وەک دەگوترێت لە وەرزی زستانەوە تای بەفربارین کۆمەڵی خواردن هەیە تایبەتن و چێژبەخشن. تۆ زیاتر حەزت لە چ خواردنێکە؟ وڵات تقریبا ئێمە زیاتر ترخێنێ و قەل و قاز و ئیتر ئەو شتانەی ئەگەر هەر نەبێنە بێ ساوەرێکە لە پەساوەرێکە هەر شتێکە گەرم و گوڕێک با بە خێزان و سەرسفرۆ خوانان ئێمە هەموو کاتی ئەو خواردنانە لێنین لە ڕۆژی بەفرە.